کەواتە هەموو تەمەنمان مڵکی خوایە و بۆ خوای سەرفکەین با بچینە مەجلیسێکەوە کە بێتە ئەجر و پاداشت و خێر بۆمان، نەک بچینە مەجلیسێکەوە کە خوا نەخواسە ببێتە تاوان و گوناه و کەم و کورتی بۆ دنیا و قیامەتمان. ئینسان جاری وا هەیە دەچێتە مەجلیسێکەوە هەرچەندە غەمبارە گوناهبارە بەبیستنی هەندێک ئامۆژگاری بەسوود بەبینینی هەندێک بە ڕێزی وەکو جەنابتان دڵی کەمێک شاد و ئاسوودە ئەبێت، کۆڵی غەمی دەڕوات و ئەجرە گەورەی دەست دەکەوێت کە ئافەرمێن بە ئامادەبوونی ئەم کۆڕانە لە کۆتایە داوامان لێکرێ قوم و مەغفورن لەکم قەد بدیلت سەیئاتکم حەسەنات، بە ئامادەبوونی ئەم مەجلیسانەتان خوددا لە گوناهەکانی پێشووتان خۆش بوو. کەواتەوەی لە مەجلیسە دانیستۆ ئینشاءڵڵا هەستا و ڕۆیشتەوە بەدەستی بەتاڵ ناڕوەتەوە، لێخۆشبوونی خوا مسۆگەرە بۆ ئینشاءڵڵا بۆ گوناهەکانی لەمەوە پێشی و ئینشاءڵڵا خوای گەورە خراپەکانیشمان بۆ دەگۆڕێ بە چاکە.